ئێمە وەکو بەڕێبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی ئەمڕۆ لە بۆنی 8 مارسدا ماڵی داڵدەدانی ژنان و ماڵی کچانی ناوجوانان هەستان بەکردنەوەی پێشانگایەک بۆ سوودمەندەکانی ناو ماڵەکان کارەکانیان زیاتر خۆی ئەگرێ لە ئیشی دەستی سوودمەندەکانمان کە ڕۆژانە کاتی خۆیانی پێوە سەرقاڵەکەن و کار ئەکەن لە ناو وەرشەی ماڵەکانە. کارمەندم لە ماڵی کچان کاری ئیشی دەستیان فێر دەکەین و هەوڵێن بەهرەکانیان کە تیانە هەیە بیان دۆزینەوە ئەو بەهرانەکە لە کچەکانە هەیە بیدۆزینەوە بە ئیشی دەست و بەو کارانەی کە فێریان کەین بۆی بتوانین لەسەر پێی خۆیان ڕاوەستن و بتوانن کاری سەربەخۆی خۆیانیان هەبێت لە دوا ڕۆژە. Aveți putminasa câștiga sovedii, de halotu am sarvet din vesel din șorșio pandogeza ofratokut. سەرەڕای ڕێکارێن خۆپارێزیش نەخۆشیە کۆرۆنایە بکە ڕۆژە جیهانی ئافرەتان مەنەڤیە ئەم وێ ئارمانجا و هەشتی مارس بۆ هاتیە دانان سەرانسەری جیهانێ ئش دەستخۆ بکەینش بەرهەندێژی مەهەوڵدا و چەندین چاڵاکیەن جودا جودا گەل چەندین چینên جودایên کۆمەڵگە هەیە تایبەت جی سەنتەری پارێزگەها دووکێ ئەنجام بدەین. لقاء كد هفكاري ديال إكتيا أفرادان رابون في أنجام دانا في تلاكيا هني كو چندين أفراد سنور لقاء خلات بكن سپاسی و دست خوشیا لقاء كتكينو ديال إكتيا أفراد. أنا ويستبلا هشتي مارسا عرزي كم كروجي جنانا أنا بيكاتون لتابلو زيتي كتشويك لأخوي أجري هني كان ويني شوي دمو تشاوا كتعبيرية وهني كان خيالية وهني كان لا سايكر نوا فنانة جورة كان ويني كشة جورة كان بلان بقران كاري ودسكاري وكدوا. پەیامی ئێمە پیرۆزبایی لە سەرجەم ژنانی جیهانەکەین، پیرۆزبایی لە ژنانی کوردستانەکەین، پیرۆزبایی لە ژنانی شاری هەڵەبجەی خۆشەویستەکەین. هیوادارین لەم ڕۆژەدا هیچ ژنێک نەما بێت کە لە نەهامەتیا بێ لە چەرمەسەریا بێ.